بە تۆرێکی بەرنامەی باینی باش کوردستان باز لە هۆکارەکانی ڕووداوی ئاگرکردنەوە هۆشیاری مامەڵی تاک دەکەین بۆ ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک محەممەد بەڕێوەبەری بەرگی شارستانی گەرمیان بشێکی ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لێ بوو بینیت باش، سپاس بۆی لە تەوەریەکەمی بەرنامەی باینی باش کوردستان لەگەڵماندا بەشداری. ژیان باش سپاس دەستخۆش بێڵم. بەڵێ ئێمە ئەمانوێت باس لە هۆکاری ڕووداوەکانی ئاگرکردنەوە بکەین، بەڵام ئەمێ دەستپێکی پرسیارەکەم هۆشیاری مامەڵەکردنی تاکە لە کاتی هەبوونی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە. بەڵێ دەست خۆش بێ. وەڵی ئیستا تقریبان ئەم سەردەمە ئیستا لەم ساڵانە خەڵک بەعام زۆر لە ساڵانی ڕابردوو باشترە، هۆشیارترە. ئیستا خەڵک وای پێهاتووە بەرگری شارستانی بە ئەرکە زانێ، بە زەرورە زانێ، پێویستە یعنی زۆر گرنگی پێدا. ئێمەش بە مەسەلەی ڕێنماییکردن و وەشیارکردنەوەی هاوڵاتیان بەردەوام خێریکین. بەڵام ئەم ساڵ و پاریش بەهۆی نەخۆشی کۆرۆنەوە چالێکەکانمان تقریبان ڕاگردووە، بەڵام ساڵانی ڕابردوو مامۆستای هونەریمان بووە دائیم بەردەوام لە باخچەی مناڵان، لە مەکتەبەکانی بنەڕەتی داناوەندیەکان، لە پەیمانگا، لە زانکۆ بەشە ناوخۆیەکان تاقیقەکان بەردەوام مامۆستامان ڕۆشتووە و دەرزی وتوتەوە و بە عەمەلی و بە نەزەری خەڵکی فێر کردووە و مامەڵەکردن لەگەڵ ئاگرا، چۆنێتی کوژانەوەی ئاگر، چۆنەتی پەیوەندی بە تیمەکانی هێڵی گەرمی 115 بەرگی شارستانی بەردەوام لە خەریکی ئەو حاڵەتانە بووینە و بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. بەڵێ گەر بێت و تاکێک ڕوبەڕوو هەروەها دووچاری حاڵەتێکی ئاگرکەوتنەوە ببێتەوە، پێویستە چی بکات لە هەمان کاتدا چیش نەکات؟ بەڵێ لە کاتی ڕووداوە چەند خاڵێکی پێویستە هاوڵاتی بیگرێتە بەر بۆ بەراگاربوونەوەی ڕووداوەکە و کەمکردنەوەی زەرەر و زیانەکانیان. خاڵی یەکەم مەسەلەن پێویستە هەموو هاوڵاتیەک لە ماڵ یا لە ئۆتۆمبیل یا لە دوکان یا لە کارگە گەورەکان، لە بەنزیخان، لە هەموو شوێنێ بەکو پێویستە ئاگرکوژێنەوەیکی دەستی واتە پاودەر ئەبێ هەیبێ. خاڵی یەکەم مەسەن خوا نەخواست کە ئەو ڕووداوە کە ڕوئەدا پێش هەموو شتێ ئەبێ پەیوەندی بکاتە بە هێڵی گەرمی 115 بەرگری شارستانی. لە دوای پەیوەندیەکە ئینجا هەوڵ و کۆشیشی خۆی بخاتە گەڕ بۆ کوژانەوەی ئاگرەکە. بەڵێ کاک ئیبراهیم یەکێک لە حاڵەتەکان بۆ دروستبوونی و کەوتنەوەی ئاگر لێچوونی غازە، کەواتە ئەو تاکەی کە دووچاری شتێکی وە ئەبێتەوە پێویستە چی بکات؟ بەڵێ ئێستا ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە کە لەناو بەتابەت لە ناو شار و گەڕک و ماڵەکان ڕووەدا بە زۆری لە 170 تا 75 ئەگەڕێتەوە بە دوو هۆکار. یەکەمیان شۆرتی کارەبا، دووهەمیان غاز دوو جۆر مەسەلەن دوو جۆر ئاگر ڕووەدا. یەکەمیان ڕێنماییم لێرە و لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەی ئێوە بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە کاتێک لە ماڵ دەرەچن دڵنیا بن لە نەزەمەی غازەکەی ماڵیان یا غازەکانی ئەوەی تەباغی غازەکانیان بۆ ئەوەی غاز تەسلیب نەکات، دەرنەچێتە ناو ماڵەوە. لەبەرەوە ئەوە غازێک کە لە ناو ماڵە بڵاوی پێ بکرێت، بڵاو بکات بە بچووکترین حتا بە داگرستانی پلاکی کارەبا کە جەرحەیەکی کارەبای بچووکی تایە ئەبێتە هۆی ئاگر. ئەمە خاڵێکە. خاڵێکی تر مەسەلەن زۆر جار لە ڕێی بتڵی غاز و ئاگر ئەکەوێتەوە لە کاتی نانکردنی، لە کاتی شێشکردن. ئەو بتڵە مەترسی ئەوەی نییە. ئەو هاوڵاتی ئەگە یەک تۆز مەسەلەن نەترسێت، تێک نەچێت، نەشەڵەژێ، بتڵەکە بتڵی غاز بەدەگمەن ئەینا قەت ناتەقێت و ئاگریش ناگرێت. ئەگە بتوانێت بەتانیەک پارچە پەڕۆیەکی تەڕ لایلۆن نەبێت، تەڕیکا بیخاتە سەر ئەو بتڵی غازە، ڕاستە خۆ ئاگرەکە کۆنتترۆڵەوێت. بەڵێ لە قسەکانی سەرەتادا کاک ئیبراهیم ئاماژەت بۆ کرد کە پێویستە بە پاودەر ئەو ئاگرە کب بکرێتەوە. بەشێکیان باز لە جۆرەکانی پاودەر و فوم و هەروەها CO2 دەکەن. ئەمە جیاوازێکی نێوان ئەوانم بۆ بکەیت هەروەها هەر تاکێک پێویستە لە نێو ماڵی خۆی دەکامەی بە گرنگی دابدرێت و هەیبێت. بەڵێ خۆی ئامێرەکانی ئاگرکوژێنەوەی دەستی ئەتوان بڵێن دوو جۆرە. ئامێری ئاگرکوژێنەی دەستی پاودەر، ئامێری ئاگرکوژێنەی دەستیشمان هەیە مەسەلەن CO2
ئامریکی تریشمان هەیە فۆم ئەویش هەر بە کۆڵە پشتوو بە دەست هەڵ ئەگیرێ بەڵام ئەوەی زۆری زۆر زەرورێ و گرنگ بێ بۆ ماڵ و بۆ هاوڵاتیان بۆ دوکان ئاگرکوژێنەوەی دەستی پاودەرەکەیە لە چەند وەزنێک پێکاتوە مەسەلەن 2 کیلۆی هەیە 4 کیلۆی هەیە 6 کیلۆی هەیە بە پێی حەجمی شوێنەکە مەسەن گەورە بچووکی ماڵەکە یا ئەو شوێنێکە بۆی ئەکڕێ هاوڵاتیەکە لە ماڵە دای بنێ و پێویستە ئەو بتڵە نەک لە ماڵە دای بنێ لە شوێنێکی شاراوە لە پێچێک لە شوێنێک کەس نزانێت لەکوێ پێویستە لە شوێنێکی دیاری ئابێ لە شوێنێک مەسەلەن خاون ماڵەکە یان میوانێک یا هەر کەس خوا نەخواست کە ڕووداوەکە ڕوویدا ڕاستەخۆ بتڵەکە ببینێ ئەو بتڵێش پێویستە لە ماڵەکە مەسەلەن خۆی پێک هاتووە لە هەوا و بۆدرا مانگی یەک جار پێویستە ئەو بتڵە بشەڵەقێ لە بەرەو بۆدرەکە و هەواکە لە یەک جیا نەبێتەوە کە جیا بووە دوای وەکو پێویست ئیشوکار ناکە بەڵام CO2ەکە تەنها بۆ کارەبایە مەسەن بۆ بۆردی کارەبا و محاول و ئەو ئاگری کارەبایە گەورەکان ئەوانە بۆ ماڵ زۆر زەرور نییە شێوەزێکی تریشمانەیە بتڵی تۆپی ئاگرکوژێنەوە ئیستا لە هەیە و لە کەتی تایبەتی لە بازار دەفرۆشێ ئەو تۆپە ئاگرکوژێنەوە مەسەن لە قەت دیوارەکە هەڵیەوەسی لە حەنای ئەو سێکت و قاتعی کارەبا لە بانەکەی دای ئەبەسی ئەو تۆپە کە گەرمی پێگەی پلەی گەرمەکەی تاچەنی بەزەن پێگەیشت ڕاستەخۆ تۆپەکە ئەتەقێتەوە خۆی ئاگرەکە کۆنتترۆلەکە بەڵام ئەو تۆپە زۆر ئەمەلی نییە ئەو بۆ شوێنی حەسر بەڵێ هەر ئەمەوێت لەسەر هۆشاری تاک لە نێو ماڵەکاندا بمێنەوە دوایین وێگمان لەبارەی سروشت و هەروە هۆشاری تاک لە دەرەوەدا بەڵام چۆن بتواندرێت شوێنی سەرکی کارەبا لە نێو ماڵدا بپارێزرێت بەشێکیان کە بردی کارەبا باز دەکەم لە نێو بۆکسدایە ئایا ئەمە نابێتە هۆی پەنگ خواردنەوە یاخود ئەبێت ئللا لە ناو بۆکسدا بپارێزرێت زەحمەت دووبارەکەەوە بەڵێ ئەمێ باز لە شوێنی سەرەکی کارەبا لە نێو ماڵەکاندا بکەم چۆن بپارێزرێت بە تایبەت ئەوانەی کە لە نێو دیوارەکاندان بەشێکیان لە نێو بۆکسدان من مەبەستم بردی کارەبای ماڵانە بەڵێ وەڵاهی خۆی لە سەرەتاوە کە ئاماژەمان پێکرد هۆکاری کارەبای هۆکاری ئاگر ئیسەر لە 175 هەتا هەفتە ئەگەڕە دەوتمان بۆ کارەبا و غاز ئیتر ئەو بەڕێزانە پێویستە لە کاتی لە سەرەتا دروستکردنی بیناکانیان ئەەکەن ئەو بردی کارەبانە لە شوێنێک بێ سەلامەت بێ لە عنی لە مەسەلەن تۆ چۆن خۆت ئەڵێ مەسەن هەندێکەیە لە ناو هۆڵ دایانی هەندێکەیە لە ژوور دایانی هەندێکەیە لە شوێن ئەو شوێنانەی ئەوانەی ئەندازیاری کارەبایی یا ئەو هۆستای کارەبانە ئەوان باشتر چاکتر لێ ئەزان پێویستە ئەو بەردە کارەبانە لە شوێنێک بێ ئەگەر خوان دەخواست هات و ئاگریشی کرد زەرەر و زیانی بۆ ماڵەکە نەبێ مەسەن ئێستا ئەم سەردەمی ئێستا کە بینا ئەکرێ لەگەڵ ئەندازە و خاریتەی خانەکە دانێن ئیستا لە ئەیخەنە دەرەوەی بیناکە لەقەڵ دیواری حوشەکە ئەوە مەسەن وەکو شێوازی پەنجەرە متر بە متری بۆ تەرکەکەن لە ناو دیواری حوشەکە بردی کارەباکە تەشکیلەکەن و ڕەبتەکەن ئەوەی ئەم سەردەمە ئەکرێ شتێکی زۆر باشە هیوادارم هەموو هاوڵاتیەک بۆ شێوە دایبنێ ئەگەر خوا نەخوات شۆرتی کارەبا شتێکیش ڕووبدا ڕەتەعان ڕاستەخۆ سێرکتی هەیە ئەو سێکتە خۆی تەفرەکە و زەر و زیانەکە ناداتە ناو ماڵەوە بەڵێ بەشێک یان لە نێو ماڵەکاندا وایری کارەباکان لە ژێر زەویدا دەگوازنەوە بۆ ژوورە جیاجیەکان یاخود بۆ ئامێرە کارەبایەکان ئەمە بزانم ئەمە دروستە؟ وەڵاهی چیت پێ بڵێم من زۆر شارەزاییم لە کارەبان نییە بەڵام من مەترسیەکانیت بۆ باسەکەم کارەبا لە ژێر زەوی ئەگەر بە شێوازێکی ڕێک و پێک و جوان و مەسەن لە ناو بۆڕی و جوان دەفن بگرێ ئەمە احتیمال لە زەرە و زیانی نەبێ بەڵام هاکەزایی و برینی بیۆ و شۆرت و تەڕی و ئەم شتانە تەعەن زەرە و زیانی زۆرە بێت. بەڵێ کاک ئیبراهیم بێگومان من هەمووی برد بۆ کارەبا تەنها لێرەوە بەسمانەوەی هۆشیاری تاکە بێت لە نێو ماڵەکان و لە نێو خێزانەکانداوە دەست پێ بکات تاکو لێرەوە بتوانن تاکەکان زانیاری تاوەتیان و خۆشیاریان هەبێت. کاتە با بێمە سەر ئامار و داتاکان لە ئێسادا ئامار و داتاکان چیمان پێ دەڵێن لە قەزای کلار و دەوروبەر و ناوچەی گەرمیان؟ بەڵێ ئێمە تەعەن لە بەڕێبەتی بەرگری شارستانی گەرمیان سنوورێکی بەرفراوانمانەیە بەڕێبەتێکەمان پێکاتۆ لە 14 بنکی ئاگرکوژێنەوە لە سنووری 2 قەزا و بەشێکیش لە قەزای دەربەنی خان
ئەم ساڵ تاوان خۆدا ئێستا لە نیوەی ساڵە شەژمانی یەکەم ساڵی 2021 ئێمە تاکو ئێستا 1999 ڕوودا و کار و چالاکیمان بووە بەراورد بە شەژمانگی ساڵی 2020 488 ڕوودا بووە بۆ ئەم شەژمانی ئەم ساڵ لەگەڵ بەراورد لە ساڵی پار تقریبا 289 ڕوودا و چالاکی کەمی کردووە. بەڵێ بەپێی ئەو داتا ئامارانەی کە لە بەردەستدایە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زیادی کردووە؟ ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە کەمی کردووە ئەم ساڵ. کەمی کردووە؟ باش. بەڵێ. ئەمێت ئەو ڕووداوانەی گەرکەمی نەش بێت کە لە ئەم ساڵدا ڕویان داوە یەخود گەر باز لە ساڵانی ڕابردوش بکەی دیارترینیان هۆکارەکانی ئاگرکەوتنەوە بەچی بووە؟ یعنی چی هۆکار بووە کە وەکو دیارترینیان لە قەڵەم بدرێ؟ بەڵێ وەکو بۆم بازکردی مەسەن شەژمانگی ساڵی 2021 لەگەڵ شەژمانگی ساڵی 20 289 ڕوودا و کەمی کردووە. هۆکاری کەمکردنەوەی ڕووداوەکان ئەم ساڵ بە دەرەجەیەک ئەگەڕێتەوە بەهۆی ئەم کەمبارانی وشکە ساڵی کەوا سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان و گەرمیانشی بە تایبەتی گردێتەوە. لەبەرەوە ئەم ساڵ لە گەرمیان پوش و پاوەن و دەغڵودان هیچ نەبووە. هۆکاری ئاگرکەوتنەوە کەمبوونەوەی ئاگرکەوتنەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو وشکە ساڵیە. لەبەرەوە ساڵ پار ئەم وەخت دەغڵودان زۆر بوو، پوش و پاوان زۆر بوو. ئیتر بە دەیان هۆکاری ئاگر ئەکەوتەوە مەسەڵەن شوانێک چایەکی ئەکرد، جوتیارێک نانێکی دروستە کرد، دەڕاستەیەک شۆتێکی کارەبا ئەبوو یان ئەم بابەتانە. لەبەرەوە ئەم ساڵ دەغڵودان نەبووە، پوش و پاوان نەبووە، ئاگرەکان کەمی کردووە. خاڵێکی تر سەرەکی بۆ کەمبوونەوەی ڕووداوی ئەم ساڵ هاویش هەر ئەگەڕێتەوە بۆ وشکە ساڵ بۆ کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان. لەبەرەوە ئاوی ڕووباری سیروان زۆر کەمی کردووە. ئەو براجوتیارانەی کە ئەکەونە ئەو بەری سیروان لە سنوور ناحەیە قۆرەت و ئارزەکانیان ئاویە کە مەسەڵەن ڕاستەوخۆ گەرمەکانیان دەروینە ئەکرد. پاش کەمێکی تر بە هۆکارێک هەچ هۆکارێک بواە ئەو ئەرزەیان ئەسووتان و دووبارە بەکاریانە هاورد و ئەیان کرد بە مەرەزە. ئەم ساڵ هەم ئاوەکە کەمە و هەم ئیداری گەرمیان مەرەزەکردنی قەدەغە کردووە. بەڵێ ئەمێت کاک براهیم باز لەو پێداویستی و کەرستانە بکەیت کە بۆ بەرگری و هەروەها لە کاتێبوونی حاڵەتێکی ئاگرکەوتنەوەدا ئایا وەکو پێویستە و لە هەمان کاتدا سەلامەتی کارمەندانیش لەبەرچاو بگیرێت؟ بەڵێ ئێمە لە پێش هەمووش کە دائیمەن مەسەڵەن کۆبوونەوە ئەەکەین ئامادە باش لەگەڵ کارمەندەکانمان ناکەین مەحازرە ئەدەین قسە ئەەکەین. خاڵی یەکەم و هەرە ئەساسی سەرەکی ئێمە سەلامەتی کارمەندەکانمانە پێش هەموو شتێک. ئێمە ئەو کەرەستە و ئامێر و پێداویستیانی هەیمانە بەڵێ لە ڕووی جلوبەرگۆ، لە ڕووی جزمە و پێڵاوە، لە ڕووی کڵاو خوزۆ، لە دەستکێشۆ، قیناعی بڵی ئۆکسسیجینەوە، قیناعی وقایەوە، بەدلی ئەسبێز دش بە ئاگر. ئەو پێداویستیامانەمان هەیە و لە کاتی ڕووداوەکانە بەکاری تێرین و بەڵێ ئیتر ئێمە مەترسیمان هەیە مەسەن کارمەندمان هەندێک جار دووکەڵەچێتە قوڕوویەوە تووشی تەنگە نەفەسی ئەوێ شت لێ ئەدا بریندار ئەبێ ڕاستەخۆ هەواڵی نەخۆشخانە یا فیاکەوتنی کەلارەکرێ بەڵام بە شێوەیەکی گشتی باشە و تاکو بە سەڵامەتی ئیشەکانمان جێبەجێ کردووە. بەڵێ لە سەرتادا ئاماژە بۆ کرد کە لە ئەم ساڵدا بەراورد بە ساڵانی ڕابردوو ئاگرکەوتنەوە کەم بۆتەوە ئەویش بەهۆی ئەوەی کە ئەم ساڵ ڕێژەی بارانبارین کەم بۆتەوە. ئەمە بزانم تەنها پلەی گەرمی بە هۆکاردا دەندرێت بۆی ئەو پوش و پەڵاشەی کە لە ناوچە دەشتایەکاندا بوون هەیە ئاگەر ڕوو بدات؟ نا هۆکاری تری هەیە وەکو پێشتر تۆزێکم باس کرد مەسەلەن ئەو هۆکارانە شوانێک زۆر جار ئەچێت چایەک ئەکات نانی خواردنی بۆ خۆی دروستەکە ئاگرەکە لە دەستی بە کوردی خۆمان بڵێن ئاگرەکە لە دەستی دزە ئەکات کە ئەو ئاگرە ئەڕوات ساڵانی پێش و پوش و پاوانەکە زۆر خەرەباڵە بوو پڕ بوو کە ئاگرەکە ئەڕۆیش دوایی بە هەزارها دۆنم لە دەستی ئەو شوانە ئەسووتا یا دەڕاستەیەک شۆرتێکی کارەبای بکردایە لە ناو خەلەیەکە کە دەرەوێت کرد بە هەزارها
دوێنم گەنم ئەسووتا یان ڕێبوارێک ئۆتۆمبیلێک شۆفێرێک بە شوێنێکە ئەڕۆیشت جگەرەیەکی خوان لە جامەکەی فڕێدایە دەرۆ بەهۆی قەرەباڵقی پوش و پاوانەکە بە هەزارها دوێنم ئەسووتا ئەم ساڵ ئەو پوش و پاوانە نییە ئەو ئاگرە هیچ گەشە ناکەوە حتا بەدەست یان قەزیشی سەر چۆش چرخش قاتەیە لە دەشت بنێ پوشەکەەوە ئاگرەکە ناڕوە لە بەرۆ هیچ عرزەکە ڕوتەوە هیچ پێوە نییە. بەڵێ لەو شوێنانەی کە ئاگر ئەکەوێتەوە بە تایبەت بەشێگەڵەن تێکڕژانی واری کارەبا بێت هۆی ئاگرکەوتنەوە بەشێکان شقامەکان هێندە بچووکن ناتوانن ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەی پیادا تێپەڕ بێت لەو بارەدا ئێوە چی دەکەن؟ دووبارێکەوە زەحمەت وڵات نەگەشت. بەڵێ بە تایبەت ئێمە باسمان لە هۆشیاری تاکرد لە نێو ماڵەکاندا بەڵام ئەمێت باس لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە بکەم بە تایبەت بەشێکیان باز لە تێگرژانی واری کارەبا دەکەن لە شوێنە گشتەکاندا گەر بێت و لە شوێنێک ئاگر بکەوێتەوە شقامەکە هێندە بچوک بێت ناتوانرێت ئۆتۆمبیلی ئاگرکوژێنە پیادا تێپەڕ بێت ئێوە لەوێدا وەکو بەڕێوەبەری بەرگری شارستانی چی دەکەن؟ بەڵێ ئێمە لەو شوێنانی کە ئاگر ئەکەوێتەوە تەعەن بە حکم و سروشتی ئیشەکەمان وایە تەنسیقمان هەیە لەگەڵ ئیداری خۆجیەتی مەسەڵەن ئیداری قایمقامەتی خەزای کەلات بەڕێبەرایەتی کارەبا بەڕێبەرایەتی ئاو بەڕێبەرایەتی سەرۆکاتی شارەوانی هەماهەنگی تەواومان هەیە مەسەڵەن سنتەری GCC لە ناو قەزای کەلار هەیە کە ڕاستەخۆ هەموو زانیاریەکانی لاکۆ ئەوێتەوە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئاگدارەکاتەوە مەسەڵەن کە ئاڵێن لە ناو بازاڕ یا لە شوێنێکی گشتی ئاگر کەوتێتەوە ڕاستەخۆ ئەو منتیقە ئەو گەڕەکە کارەباکەی ئەبڕێت یعنیتر لە ڕووی کارەباوە مەترسی نامێنێ سەلامەتیە کە کاتی ئۆتۆمبیلەکان تێپەڕ ئەبێت بۆ شوێنی ڕووداوەکە. بەڵێ ئەمە لێرەوە داڕێنمای بزانم سەبارەت لە هەبوونی هەر حاڵەتێکی ئاگرکەوتنەوە بە تایبەت کە حاڵەتێکی وا دەبێت خەڵکانێکی زۆر لە نێو ئەو شوێنەدا کۆ دەبنەوە کە ڕووداوەکەی تێدا ڕوویدا کاتە داڕێنمایت لێرەوە چییە؟ بەڵێ وڵای ڕێنمای ئێمە بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە کە مەسەڵەن چەند خاڵەکەی حەزەکەم باسی کەم لە ڕێی کەناڵە بە ڕێزەکاتانە بۆ هەموو هاوڵاتیان و دانیشتوانی شاری کەلاری خۆشەویست و هەموو قەزا و نەحیەکانی سنوور ئیداری گەرمیان ئەو شوێنە کە ڕوودا و ڕوو ئەدا بە حکمی ئەوەی ئێمە منتیقەکەمان منتقەی کۆمەڵایەتی و هەموو خەڵکەکە یەکتر ئەناسێ و دۆست و برادرە و مەسەڵەن ئەچتە سەر ڕووداوێک دوکانێک ئاگری کردووە سیارەیەک بەنزیخانەیەک هەموو خەڵکەکە کو ئەوێتەوە خاوەنەکە ئەناسێ برادرێتی دۆستێتی خزمێتی یان تەلەفۆنەکەن خزم و کەسوکارەکان بە زۆری مەسەن کۆ ئەوونۆ هاوکاری ئەو ڕووداوە بکەن. ئێمە ڕێنمایم بۆ ئەو هاوڵاتێ بەڕێزانە ئەوەیە زۆر جار مەسەلەن تەدەخولات لە ئیشی ئێمە ئەکەن مەسەلەن کابرات بە خۆشەویستی بۆ هاوڵاتەکەی بە دووسۆزی بۆ ئیشەکەی پەلاماری ئامێرەکانی ئێمە ئەدا بۆ ئاگرکوژێنەوە ڕێگەی دەستی ئێمە ئەگرێ قەرەباڵقێکی زۆر دروستەوێ مەسەل ئێمە تیمەکانمان کاتێک ئاگر کۆنتترۆڵەکە ئەبێت تەنسیقێکی تاوا لەگەڵ تیمەکانمان و شۆفێری ئۆتۆمبیلەکە بێت مەسەن ئەڵێ گازی بدەرێ ئەڵێ ئاوەکە کەمکە ئەڵێ ئاوەکە زیادکە مەسەلەن ئەڵێ سیارەکە دوورۆخۆ مەترسیە مەترسی نیە قەرەباڵقەکە ئەمەنە زۆرە مەسەل لەو کاتانە ئەبنە بهۆی ڕێگر بووە ئیشەکەی ئێمە تاخیرەکەن ئیشەکە ئێمە دوا ئەکەوێ حاڵەتێکی تر هەیە من بە دیاردێکی زۆر ناخۆشی ئەزانم بۆ هاوڵاتیان کە کاتێ ڕوودا و ئەوێ لەباتی ئەوەی مەسەن شوێنەکە چۆڵکەن هاوکارمان بنگەن بە زۆری خەڵک بە تایبەت گەنج مۆبایلەکەی تێرێ و ڕسمی حادیسەکە ئەگرێ ڕسمی ئەو شوێنە ئەگەر مەسەن کابرا حادیسێکی هاتوچۆ بووە برینداری هەیە مردنی هەیە ئەچێ ڕسمی ئەگرێ کابرا ماڵێکی هەیە مەسەن 20 ساڵ 30 ساڵە پێکی هێناوە بە ڕووداوێکی ئاگر لە چرکە ساتێکە بە 20 دقیقە نوی ساعت دەسووتێ ئەتێ ڕسمی ماڵەکە ئەگرێ ڕسمی ڕووداوەکە ئەگرێ ئەو شتانە داوام لە هەموو هاوڵاتیان هەیە لەو حاڵەتانە بەدوور بگرن ئەو وێنانە نەگرن و قەرەباڵقی لە شوێنی ڕووداوەکان دروست نەکەن هاوکارمان بن بۆ ئێمە بتوانین بە زەرەر و زیانێکی کەم ئەو هاوڵاتیە لە ڕزگار بکەین و لەسەر شەقامەکانی من سوپاسی خەڵکی ناو شاری کەلارەکەم بە تایبەت هاوکارمانن بەڕاستی وەکو ئۆسەرەتا وتمیستە خەڵک بەرگری شارستانی وە پێویستە زانێ خەڵک بەرگری شارستانی بە زەرورە زانێ بەڵام تا ئیسە چەند خەڵکانێک چەند گەنجانێک ماون کاتێک دەرەچی بۆ سەر ڕووداوەکە بە وەکو پێویست شەقامەکان بۆ چۆڵ ناکە بۆ ئەوەی تۆ بە
کەمترین کات بگەیتە شوێنی ڕووداوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئیبراهیم محەممەد بەڕێبەری بەرگری شارستانی گەرمیان بشک ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارێک.